کاک زکری چۆنی؟ بەڵێ برا باشی برا ساعتت باشم زۆر مەمنون خۆش بێ یا ڕەبی. کاک زکری تۆ بۆ خۆشت ڕۆژنامە نووسی لە بارەگای بارزانی وەنیاس بەڵێ قادر نادرم تاوان بۆی ئەوە بی بزانی ینی بۆ خۆ دەزانین فەرمونون. ڕەوشی زیندانیان گەلە خراپە حەقی ڕەوای خۆیانە 17 کەسیان ئازاد بکرێن 14 ڕۆژە مانیان گرتیە نازانم گواگادارن یان نا وەڵاهی من ماوەیەکی زۆرە تۆزێک نەساخم یقینا تۆ لە بارەگای بارزانی دەوام ناکەیسە با بەس ئێستا یان ماوەیەکی زۆرە دەوام ناکەم وەڵا چەند مانگ دەبی وەڵاهی چل ڕۆژێک دەبی یانی تۆزێک نەساخم سەلامەت دەبی سەلامەت دەبی بەس کاک زکری بە قوربانە تو ڕۆژنامە نووسشی ناکرێ لە کوردستان لە هەرێم 14 ڕۆژە ئەوانە 4-5 بردرانی خەستخانەی و ناکرێت ینی بارەگای بارزانانی وەکو دەوری سەرۆکاتی هەرێم دەبینیتن ناکرێت ئەو ڕەوشە لە ئەوە بیتن بە خودت باش دەزانی حکمیان تەواو کردیە مانیان گرتیە یعنی چۆن دەکرێت من ئاگاداری ئەو تەفاسیلی ئەوانە نیم بەڕاستی قەی ناکە بەزە تو هاوڵاتێکی ئەو نیشتیمانەی ڕۆژنامە نووسی سکرتێری ڕاگەیاندنی کەسایەتێکی تقریبا ڕقەمیەکی وانە یعنی ئەو بەرپرسیارەتی لەسەر شانی تو دوای هاو قەڵەمتن چۆن دەکرێتن یعنی بێدەنگبی بێگومان ئاگات لە وەزعەکە هەیە ئەگەر نەخۆشیش بخۆ دانەبڕای لە مۆبیل و لە ئەوەیە ینی دانەبڕایمە ڕاستە بەڵام ئێستا جەنابەت ینی پێت خۆشە چ بڵێم وڵات چ بڵێم نازانم بارەگای بارزانی مووقفی چیە لەسەر هەندێ یعنی ئەو بارەگای خۆ هەردا نەندرە ئەوە مشکلەیەکی گەورەی خەڵکە وایە نا ئەزانیت چۆنە بران موسسات هەیە یعنی محکەمە هەیە سەرۆکاتی هەرێم هەیە کاکە من و دوو کاک موسەبە قوربان لە من باشتر دەزانی ئەوانە هەفتەیان حکمیان تەواو بووە مافیان هەبووە شڕوت بەوەی ئیفراز بکرێن ئیفراز ناکرێن بارەگای بارزانی لە ئەلف لۆیای تەدەخولی هەموو شتەشی دەکا وایە نا ئەو دەنگە هەیە نازانم ببوورە بەدەنگەدەنگ نابێت نادەرێم ئەو دەنگە هەبوو خشەک بوو چ بوو ببوورە قەزم ئەوە بوو سە هیچی نییە بەڵێ بەڵێ بفەرمە قەزم لێ بارەگای بارزانی تەدەخولی لە زۆر شت دەکە معقولە یعنی شتێکی وا ڕوو دەداتن تەدەخل ناکە قسەی نییە وایە نا یعنی جەنابەت چوزانی کە تەدەخل لە هەموو شتێک دەکات ئەوە ئەگەر دیارە متەفەرج نەبن هەموو ئەو دام و دەستگانە چۆن ڕێدەدەن 14 گەن برم 50 زیندانیا ئەوە بۆ 14 ڕۆژمانیان گرتیە 5 بردراینە خەستەخانەی مەسەلەن تەدەخل ناکەن کاکە بالیژنەیەک بچیتن ئەوە پارێزەرەکان هەن ئەڵێن مافی بەڵێ نابتم کرد یعنی لەو ئەو وڵاتە مؤسسات هەیە یعنی دەسەڵاتی قەزا هەیە سەرۆکایەتی هەرێم هەیە وەزارەتی داد هەیە پارێزەران هەن توزانم یعنی ئەو دۆسیە مەتروکە بە ئەوان ئەگەر ڕاستیشت دەوێم ئاگاداری وردەکاری نیم ینی بۆ یارمەتیت بدەم یارمەتی من نییە منی ژشت و کاک زکری خۆم لە دەسەڵاتیش نیم کاکە ئەوە هەر شەرمەزاریەکە بیل و دام و دەستگاکانی ئێوێ لە بۆ من نییە من کا هاوڵاتیەکەم یان چالاکوانەکەم وایان نا ئەنگۆ حکوومەتن کو دەکرێ ئەوە پارێزەران بەیان نامە بەشەکن کاکە بەشەکن لەو سوڵتەی وانە قەیدی ناکە بەڵام یعنی بۆ لێنەگەڕێن دادگا ئیشی خۆی بکات کورە بە ئەوە دادگا ئەو کاک زکری ئێستا نامەی تیمی پارێزەران لۆ دەنێرم حقەچی ڕەوای خۆیانە مانگە دەبایە لە دەرێ بن حکومەکەیان تەواو کردیە بەرنادرێن تۆ واز لەوە بینە عەدالەتە یا عەدالەت نییە حکم کە تەواوبی لە هەموو ئەنزیمەیەکی لە فاشیەکان وەنیا لە ئەردۆغانی لە سەددامی کاکە کە دەیگوت 20 ساڵ کە تەواو دەبوو نەدەماوە کاکەوانە ڕۆژنامەنووس و چالاکوانن حکومەکەی خۆشیان کرد بە نائەدالەتیش بەس نابی بەربدرێن ئێستا مانیان گرتیە کاکە
نابی بارەگای بارزانانی نوێنەرێکی بنێریتن مانیان لەکوێ گرتیا لە ناو لەکوێ؟ زیندانی چاکسازی هەولێر یعنی ئەگەر لێ نییە کاک زکری ئەی چۆن یعنی ئەو هەموو میدیای کوردیە باز دەکە کاکە چۆن دەکرێت کەسایەتێک وەکوت و ئەوەی نەکاتن ئەگەم لە ئەوەی نییە لە دوو نقطان نییە بەڕاستی یعنی خۆ مەجبوریمە درۆ نانان مەسەلە درۆ نییە وەکو کابراایکی مطلع ئێستا من هەموو ڕۆژێ دێمە ناو میدیای پارتی دەخینەوە بزانام چه هەیە بەنمونە ڕەوشی کاریگەری دنیا چه هەبی بە هەر حاڵ کاک زکریە من نامێ ئەوە دکەم کاچی من ئەتولینکت هەیە ئەگەر ئەو چ ڕۆژەش ئەوە بی ئیشی ئێوەیە ڕاگ ئەوە پرسیار دەکەم بەسەر چاو پرسیار دەکەم من ئەو شتەش بڵاو دەکەمەوە ئاساییەوە نیە خۆ دوایانەوە گولەی بکەی بڵێ وەڵایی ئەوە بۆم پێوەلیەوە پێم گوتی دەشم ناسی چی بڵاو دەکەیەوە ئەو دەنگە ئاساییە بڵاوی بکەوە باش گوتم چکۆ مەسەلەکە مڕاڵی یان دەبی ئینسان بپرسیتن و هیچ گفتوگۆیەکی ئەوە بۆ و ئەمن لام زۆر سەیرە یعنی بەجددیمە بارەگای بارزانانی بچووکترین شتی دەولی ناوەخۆ تەدەخولەکە عەجەبەن 55 زیندانی یعنی پرسیارەکەی مە لێرەدایە مانیان گرتێتە بێ ئەو معلوماتەی بۆ جەنابەت دێت کە دەڵێ تەدەخڵی هەموو شتێک دەکە یعنی زۆر دروست نەبێ کاک زکری لە چ تەدەخول ناکاتن ڕووداوەش لە چ تەدەخولی نەکردیە بەس وەرە بەم بڵێ ئەوە یەک دوو بابەتدان دەژی لە کوردستان دەژیت لە کوردستان ناژی وانە کاک زکری ئەوەی کە پێ کاک زکری دەزانم موقفی سیاسی تۆش چۆنە دەزانم دیدگا و ئایدۆلۆژیشت چۆنە ئاساییە کە یعنی مغرەزانە قسە بکە یعنی بتەوێ نەنامە گفتوگۆ دەکەن خۆ بە خۆت دەبینی تو دامانە لە بەرەی دەسەڵاتی ئەمریش کابراایکی ئۆپۆزیسیۆنم وەنیە بە ڕێزەوە گفتوگۆ لەگە یەکتر دەکەین ئۆپۆزیسیۆنی کوێی کورە ئۆپۆزیسیۆن دەگرێت خەڵک یەک کەس ئۆپۆزیسیۆنی دەسەڵات بی ئۆپۆزیسیۆن خۆی تیمای حزب نییە بە قوربان من چالاکوانەکەم باشم دەناسی چالاکوانی کوێی یعنی لە کوردستاندا دەنیشی یعنی بارزانی لە شاخ بوو نەنا ڕێک دقە بارزانی لە شاخ بوو سەدان کەسایەتی هەبووە لە ئەوروپای کار و چالاکی کردیە ئەڵە دەبی ئینتیمای حزبی بی ئۆپۆزیسیۆن بوون ئۆپۆزیسیۆنم هاوڵات کاکە هاوڵاتێکی هاوڵاتێکی ئۆپۆزیسیۆنی ئەو دەسەڵاتم چالاکوانەکەم باشدا یەکتر دەناسین چەند جاری تر چات بە خۆ دەزانی ینی کە شتم لەسەر نووسێ جواب بدایمەوە بە ڕێزەوە گفتوگۆمان کردیەوە نیە ینی پرسیارم بووە یعنی تۆ جنسیە سویدیت هەیە وەنیا بەڵێ بەس بوو هاوڵاتیەکی سویدی ئێوازانم سەرۆکی حکوومەتیش جنسی ئەمریکی نیە وایە نا ناوانە کەس لە بنەماڵەی بارزانی جنسی ئەوروپیان نییە ئەمریکی و ئەوروپیان نییە کەسیان حکومڕانی کوردستانیشن بە قوربان وایان نەکاک زکری کا قادرجان ئێمە ئەوە گفتوگۆ دەکەین گفتوگۆیەکی نەرم و مەدەنی لەگەڵ یەکتر دەکەین تو پرسیار لە من کرد بەڵێمت نابوو بەبێ ئەوەی ناوی خۆت بنێری وەمزانی وە ئاپەکەم ئێکاکەوە ئاپی من خۆ دیارە ناو دەرزی کاک زکری ناوت بەناوی کاروان نازانم شتێک دەرچوو بوو بەس ڕقەمی چ وڵە کاکە دامانە قادر نادرێن هاوڵاتیەکە کاکە وەنیە ئەمە بەڵێ فەرموو کاتی خۆم جەنابێت تەلەفۆن بۆم کردووە نازانم بەقەم لەکوێ پەیدا کردووە دەست خۆش بێ بەڵێ بەس بە ناوێکی کە تەلەفۆن بۆم کردووە بە ناوی کاروان نازانم چوار پارچەیە شتێکی ئاوا بوو وایەوە ئەو لە قەبی ڕێکخراوەی کۆنمە مەشهورم لە هەولێرێ بەهەرێکێک بڵێ کاروان چار پارچە خۆشەویستی کاکە دقە یەکەم کاک زکری پێم گوتی کاک زکری دقە یەکەم گوتم قادر نادرا وایەنە ئێستا ئەوە کەی کێشێت خوا بانەچین نا ئەو شتە بچووکە ئەمەن کاک زکری یەک جملە پێ بڵێن لە غەرب ژیاوی ئاوا
يعني ئایا تو دەتوانی ئەوە هەڵبکوتیە سەر ڕقەمی کەسێکی دیکە کورە ئارێ وەڵڵای عەز دەکەی ئێستاکە ئەزانی وەزیری خارجی سوید لە کوردستان بوو سەعات 10 شەوێ بوو لەگە سکرتێرەکەی قسەم کردیە باشە پێشم گوتی دەبی مووقفتانە ئەوەی وابی هەریشی گرتیە 10 شەوێش بووە چاوی من ئەمە هاوڵاتێکی نەوڵاتەی خینمان نەڕشتیە عرەقمان ماندی نەکردیە لە دوور چاوی سویدەکان دەچەقین نەک لەسەر حقوقی ئەوە یعنی لەسەر وەزعی سیاسی سوید لەسەر وەزعی کورد هاوڵاتێکی کوردم لە کوردستان دادەنیشم ئایا بۆم هەیە تەلەفۆن بۆ وەزیری خارجەی سوید یا مەسئولێکی سویدی بکەم یعنی پێی بڵێم بە ناوێکی کە تەلەفۆنی بۆ بکەم کورە هەر زۆر ئاسای ئەوان هەر ناپرسن چێ نییە ئارە وەڵڵی ڕقەمت دەدەمێ بە کەیف خۆت تەلەفۆنیان لۆ بکە ئەزانی کاک قادر من یعنی ئەوە خەلەلەکە لە چدا هەیە بەقوڵ بەڵێ پێشنیارم بۆ دەنابێت هەیە بگەڕێەوە کوردستان جا لێرە حەزب دادەنەی ڕێکخراو دادەنەی چالاکی سیاسی دەکەی شۆڕش دەکەی یعنی ئازادی بەس ئەو ئوسلوبە یعنی ئوسلوبێکی نازانم جۆرێکە یعنی چی ئوسلوبەکە چییە یعنی ئەم تەلەفۆن دەکەم بە زمانەشی زۆر مەدەنی نە تاجم دەکەم وایە ڕەخنە دەگرم سەرنج بم خەڵکەچی ڕەخنەگرین بە قوربان کەیسەکی وا هەیە چۆن ناین لەگەرتان باز ناکەین مەبەستی بەڕێزێت ئینسانی وانە نییە مەبەست تەواو سیاسیە دڵی کا بزانم ئەو کابرایە ئایا هەڵدەچێ ئایا قسەی کاک زکری لەگە کاک کەمال باشە باش بەزرە کاک کەمال کەرکووچی لەگە کاک سیروان بارزانی لەگەر تێم دەگەی دکتۆر شەوکەت بارزانی لەگە کەی ئەوانم ئیستفزاز کردی ئەم کەی خەڵکم ئیستفزاز کردیە جەنابەت ئەوەیە هەدەفت ئیستفزاز کرد بابەگەم ئیستفزازت کام تێم دەگەی هەزۆر بەسیتە ئێستا دوو ڕەخنەی لە بارزانی دەگرم دەزانم ئەوە دەبی بەس نایکەم بە نمونە ڕێزت دەگرم یعنی نایم بە زمانشی زۆر مەدەنی دەزانم تا چەند بە نمونە دەزانم تا چەند لەگەر ئەگەر نا ئێستا دوو ڕەخنەی بگرم بێگومانە توش هەڵدەچی و حەقەتی خۆتە و قەپات دەکرێ بەس ئەمن نەمکردیە بە هەر حاڵ کاک زکری ئەوە نییە ئەمن خینم لەو کوردستانە ڕێشتێ ماندی بووینە دامان نە هاوڵاتێکی ئەوروپیشین کاکە ئەوروپیشنە تەلەفۆن دەکەین وەکو هەموو کەسێک ئەتوو تەمسیلی کەسایەتێکی گەور بەڵێ مان بە گفتگۆ هەیە چۆن ئەمن لە ئاسیا ئەوە قسە دەکەین بەڵێ پێشنیارێکم هەیە دەڵم کا قادرجان یعنی وەرەوە ئێرە بۆی دەنگت باشتر بچەسپێ بۆی خەڵک لە دەورەت کەوت بێتەوە بۆی گوێت لێ بگیرێ بۆ شتەکان وەکو کاک زگری کە ئەوانەی لە ژۆرێنە چیان کردی هەمیان کرانە تیرۆریست و هەمیان کرانە ئەوەی کە هەوڵی کۆدەتایاندایە ئەوە یەک چەند کەس تیرۆر کرا کاک زکری ئەمە نەهاتیمەوە چەند شکایەتم لەسەرە ڕۆژ نییە 50 کەوادیر و ئەندامی پارتی نەڵێنە من وەی ئەگە دێوە بزانە وەکو قیمەت پارچە دەگەی يعني بيري شور غيري هي ساوي من اتوكوي بپێشمەرگەیەک بڵێ وەرە ناو شاخ وەرە شار خەبات بکە مەبەستت ئیسلاحە يعني وەرە ناو وڵاتی خۆت لەگەڵ خەڵکی خۆت یعنی بۆ لە ئەوروپا ناگرێ خەبات بکرێت بە قوربان سێ بەشی پارتی وێچێتی لە ئەوروپا بوونە چارێکی مەشیان نەکردیە چارێکی مەشیان نەکردیە پارتی ئەنفالی بە جینۆساید ناساندیان ئەمە پارتی مەسەن لە ئەوروپای دژایەتی ئێران و تورکیا دەکەیان ئەمە مزاهرات دەکەین ئەو باشە کە بتوانن بۆ قەزیە کورد شتێک بکەن لە ئەی چۆن 11 ساڵ لە ڕێکخراوی بەڵێ مەبەستشت ئەوەیە کە بتوانی ڕاتۆربژێت تەسیرت هەبێ خەڵک لە دەورە کۆ بێتەوە وەرە لەسەر خاکی خۆت لەسەر وڵاتی خۆت کاکە ژیان زکری کاک زکری بە قوربان بە هەزاران کەستان خستە زیندان ئەوەی کە خەڵک لە کورد کاچی من کابراچی هاوڵاتێکی کورد لە لەندەن هاتەوە کۆمنتاری لە بۆ مەکی ئامێدی نووسی بوو 6 مانگتان خستە ژۆرێ چاوی من لەسەر ئەو کۆمنتارەوە بووە خەڵک لەو کوردستانی ڕۆحی لێتان چۆن ناوێری لایک بکە لە بۆمە تۆ بە من دەڵێ ئەمە ڕۆژ نییە 50 پارتی پێم نەرێ ئەگەر پیاوی دێوە تێم دەگەی
و دەیان و سەدان هاوڕێمان وا لە زیندانن ئاوا لە بەلاش کرانە تیرۆریست تاپڕیان پێ بۆ خەوڵی کۆدەتا دەدەن تاپڕیان پێ بۆ تاپڕ بۆ خۆت خۆ ئەزانم بەس چیە ئەوە یعنی بداية قسەکانشم عرضم کردی یعنی لێرە مؤسسات هەیە دادگا هەیە یعنی بەزە ئەو دادگایە کاک زکری گیان بە قوربان ئەو دادگایە هیچ ناوەندەکی جیهانی ئۆکەی نەکردیە هەمووی پرۆتستۆی دەکا وەرە 31 ساڵە عمری ئەو دەسەڵاتەی هەرێم یەک ناوەندم پێ بڵێ گوتبی ئەو دەسەڵاتی دادگا هەیە دیموکراسیەت هەیە حڕێتی ڕێی هەیە ئەگەر باشە پێ بڵم خۆی مادام باسی دیموکراسیەتت کرد ئەمن زۆرم خوێنێتەوە لەسەر مۆزوعی دیموکراسی دموکراسی خاڵ نییە پرۆسەیە پرۆسەیە کە بەردەوام دەبێت لە گەشەدا بێ و بە هەڵەکانی خۆی دابچێتەوە ڕاستە تاریخی ئەوروپا ئەگە تەماشا بکەیت تاریخی ئەوروپا ئەگە تەماشا بکەیت دموکراسی چۆن گەشەی کردووە و ئەو شتانێک کە ئێستا هەن ئەو کات نەبووە مەسەن بۆ نمونە بە مافی ژن لە دوای يعني 1910 تا 1930 يعني شيء زار زوري بوكرا مرحلەیەکی دیکە لە شۆڕشی کلتوری لەوەی فەڕەنسا مثلا زۆر شیدیکە چەسپێنرا ئێستا مۆزوعی کاک زکری با نەکەوینە ناو نیقاشە فکریە ئەزانم بە قوربان لەو سویدەی یەک قەوسدێ لەو سویدش تا ئێستا حقوق تەواو نەبوو ئەم لەگەڵتدام بەس بە قوربان بەس کەواتە ئێمە گەشتینە یەک نقطەی زۆر گرنگ و منطقی لەو گفتوگۆی ئەو شۆمان کە دیموکراسی خاڵ نییە خەتە من خۆمەش ناڵێن وەکو سوید بن بە قوربان بەس ئەمەش دەڵێن ناکرێ خەڵکێ 6 ساڵە لە ئاسایشی گشتی هێشتا نەدرایتە دادگا ناکرێ گەنج تاپڕی لەدەست ژیرابری هەولی کۆدەتایدایە ئەو وڵاتە ماندووە بەڕاستی ماندووە کورە بابا ئەو ئەلفوبایە کاکە زکری بە قوربان ئەو ئەلفوبایە ئەو ئەلفوبایە ینی ئەمە دەمان ئەمە خەبات دەکەین لە ئەوی چییە دام و دەستگاکانی هەرێم موسسات بی شەڕ دەکەین کاکە خەڵک گیرایە بیدە دادگا وایەوانە ئەمە معقولە 2-3 کەس هەیە 8 ساڵە لە ژۆرێنە 6 ساڵە لە ژۆرێنە نەدراینە دادگا خۆمیش ناڵێم سویدی کاکەەوە شێرمان سمبل سمێر بڕۆ لە من باشتر دەزانی دەیناسی بابیشی دەناسی بڕۆ ئەگەر 7 ساڵ نەبی لە ژۆرە بی نەدرابی کاکە ئەوە 17 کەسیان لەو 55 مانیان گرتی حەقی ئازاد بوونیان هەیە چاوەکەی من وایان ئەنی ئەوە خۆمیش ناڵێمەکو سوید بال ئەمە لێرە لە سوید لە دۆرچاوی سەرۆگۆزیران دەچەقینەوە لە حقوقی کورد ئێمزایەکیان لەسەر حرەکەی کوردی لە باکوور کرد دنیامان لێ خراپ کردینە وایاننا لەعلم هاوڵاتی ئێرەش نین کوردین لەسەر کێشەی کورد پڕیان دەدەینێ ئێ باش ئەمن هاوڵاتێکی کوردم لەسەر کێشەی کورد دێم ڕەخنە لە ئێوە دەگرم یعنی لۆ بە چاوەشکە سیر دەکرێتن لۆ ناڵێن دەستخۆش با و پۆزیسیۆنە هەبی لە بۆمە تەکمیلەیە لە بۆمە کەم کورتیەکان يعني والله نمزاني وأوبوزيسيون أو يعني ناي كاتش من أوبوزيسيون خمرجين الدنيا وانيات أوبوزيسيون بلا قارة جدي كفي كور بابا سيبشي أوبوزيسيون عراقي كردستان هلا عندنا بون لا هاي حزبتها يا سبت حزبك والله هيج حزب كور بابا كي مدير حزب ما أصلا أساس السوسيال ديمقراطي يعني كاكا من الجروبي عبد الشباب بوم بيشتغل الرخراوي تاعك بوم تاوا كان باش دزاني بلام چێشەر ئێستاش چالاکوانەچین ئەم بەناوی باشم بەناوی ڕێغراوەکی مافی مرۆڤیشمان کرد 11 ساڵە ئیش دەکەین تخوا مادامای بۆ ئیج خەڵک بزانی چاوی من کاک زکری من یەک باوڕم کردنەوە لە جێگران بدەم من 11 ساڵە لە گروپی عەفدەی شوباتین زیاتر لە 15 سیمینارمان لە پەرلەمانی سوید کردیە پێم دەگەی ئەمن زۆر حساسم بە وشە ئەو وشانی کە بەکاری دێنی وشەی ئۆپۆزیسیۆن بەکارێنا و دەڵێ من ئۆپۆزیسیۆن زۆر چاکە دەستخۆش بە ئۆپۆزیسیۆن بەڵام تعریفی ئەکادمی ئۆپۆزیسیۆن تعریفی ئوسولی ئۆپۆزیسیۆن جەناب دەزانی ئۆپۆزیسیۆن ئێستا پێ دەڵێن چییە کاکەبانە چینەوە کاک زکریەک سەرنجدا وچی ئەوە شاعیرێکی دەربار یەک قەوسێ شاعیرێکی دەربار هەیە کە ڕخنەی لێدە گیرێ دەستە نییە دەرێغ ئیملایی چاوی من ئەتو باش زانی ئەمە خەڵکانشین ڕخنەگریە و دەسەڵاتەین تێم دەگەی ئەتو خۆت بە چالاکەوانێکی
کورد دەزانی و دەبێت دقت بکەی لە بەکارهێنانی وشەکان ئەو شاعرنی کە بۆ خۆت دەنووسیت تەلەفۆن بۆ دار و بەر دەکەی ینی چاوی من ئەم کەسە چی ئۆپۆزیسیۆنی و دەسەڵات هەم یعنی ئێڵە دەبێ ئینتیما حزبی ئۆپۆزیسیۆن ئاتۆ حەزت لە دەسەڵاتە ئۆپۆزیسیۆن تعریف ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە نا مەرزنیە هەولی گۆڕانکاری دەدا بە قوربان هەولی گۆڕانکاری دەدا خۆ ئۆپۆزیسیۆن چ لە ڕێگای ریفۆرم بی چ لە ڕێگای دموکراسی بی چ لە ڕێگای شۆڕژ بی کاک زگری بە قوربانەسە مەمان بە ناونی قاش سفستایی چاوەکەم ئەوە بابەتەشکەیە ئێستا ئەمە کێشەمان بە ئەوە نەبی ئێستا 15 کەس 17 کەس مافی بەربوونی هەیە تێم دەگەی بە کاتەکەەوە بی بارەگای بارزانی هەڵوێستی چییە بە هیوام ئێستاش نییە 2 ڕۆژکە لە بۆمان بینیەوە 10 ڕۆژکە لۆمان بینی بزانانی ئەو بارەگای ینی 50 هاوڵاتی کورد لە زیندانمانیان گرتی هەڵوێستان چییە باشە ئاگادارکەوە ئەتوو کارمەندە چی ئەوێندەری وەنیە لە بڕی ئێمە بە بارزانی بڵێ بابا کێشەیەکی وا هەیە خەڵک داوا دەکا هەڵوێستان هەبیت و بۆچی ئازادیان ناکەن کە ئەتوو کاریگەریت لەسەر ڕەوشی باشوور هەیە حزبەکەی تو لە دەسەڵاتە بە خەڵک بڵێ وەنیە یعنی ئەوە ئەمن وەکو هاوڵاتیە فەرزم کرد عریزەکەمدا نامەکەم دارد هاوڵاتێکی زۆر ئاساییمە وایان نا کاکە بزانین بارەگای بارزانی مووقفی چییە ئەوە تا ڕوو بە ڕوو پێتان دەڵێن بە زمانشی زۆر مەدەنی دوور لە ئیستفزاز وەنیە گفتوگۆ لەگەڵ دەکەین باشە بە چاوان کاک زکری ئەتوان وەفدەک بنێرن لای زیندانیەکانی مانگرتوەکان بڕۆن لەگە چاکسازی هەولێر قسە بکەن وایان نا چاکسازی هەولێر قسە بکەن لەگە تیمی پارێزەرانی خۆبەخش قسە بکەن چاوەکەم ئیشی من محددە و دیارەکە ئیشی من چییە یعنی ئەم هەستم عریزە بنووسم بۆ نا تۆ ئاگاداری مەسەلەن تۆ سکرتێری ڕاگەیاندنی بارزانی وایە نا باشە ئیشینگۆ ئەوەیە مەسەلەن ئەو تەلەفۆنەت بەڕاستی دەبێت بۆ چزان بۆ وەزارەتی ناوخۆی حاکمەکان تاکە هەر ناگری بە قوربان هەر ناگری حاکم کاوە 20 زارم لەو کردیە ڕێبەر ئەحمەد 20 زاری لۆ دەکەین بڕۆ پێیان بڵێ ئاسایش 20 زارە لۆیان دەکەین هیممەت 20 زارم لۆ کردیە دەبڕۆ پێیان برێ چەند جار تەلەفۆنی خالیستان و هاتیە کو دەکری حکوومەتێک جوابی خەڵک نەداتەوە وایان نا چاوی منی مەمنونتم برا باشە براکەم مەمنون سپاس کاک زکری بۆ هەڵوێست و جوابدانەوە باشە من بەڕێزەوە دەکەم سەر چاو